کاک دکتۆر لەبەرچی تاکو ئێستا نەتوانراوە چارەسەری تەواوی شێرپەنجە بدۆزرێتەوە؟ بەێ لە بۆ ئەوەی چارەسەرکی تەواو و باشی شێرپەنجە بدۆزرێتەوە لە بیدادا پێویستە بە تەواوی لە شێرپەنجە بگەین بزانین کە ئەو شێرپەنجەیە لە چی دروست بووە بە بەراورد بە سارانی ڕابردوو ئێستا چارەسەری زۆر باش و زۆر پێشکەوتوو لە بۆ هەندێک جۆری شێرپەنجە بەردەستە. هەندێک شێرپەنجە هەبوو پێشتر نەخۆشی زۆر کوشندە بوو زۆربەی حالەتەکان نەخۆشەکە وەفاتی دەکرد بەس ئێستا بەشەچیان چارەسەرەکەیان زۆر ئاسانە بە حەبەک یان بە دەرزیەک نەخۆشیەکەی کۆنتترۆل دەبی و چارەسەرەکە بە بەراورد بەو عیلاج کیمیایانەی کە پێشتر هەبوو تەسیراتی جانبی وەک تەسیراتی لاوەکی زۆر کەمی هەیە و زۆر ئەزیەتی نەخۆشەکە نادا فەتەتەوڕەکی زۆر باشەیە لە چارەسەری شێرپەنجە بەس هێشتان زۆر شتیژمایە بکرێ هێشتان زۆر مایە کە بە تەواوی لە شێرپەنجە بگەین بزانین هۆکارەکانی دروستبوونی چیە هەتا دوایە بتانرێ عیلاجی لە بۆ دروست بکرێتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی